هەر کەسێ بێ بۆ مزگەوت بە نیەتی فێربوونی زانستی شەرعی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من أتى المسجد هەر کەسێک بێ بۆ مزگەوت لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه كان له أجر حاج تاما حجته. دەفەرمێ هەر کەسێک بێ بۆ مزگەوت، بەچی مەبەستێک بێ بۆ مزگەوت؟ بەو مەبەستەی کەوا فێری زانستێکی شەرعی بیت، بێی بۆ ئەوەی فێر بی لە ئاەتێکی خوای پەروەردگار، تەفسیرێکی قورئان، لە مامۆستایەک فێر بیت، دابنشی لە وتارێک، وتاری جومعە ئەگرێتەوە. ئێستا تۆ دێ بۆ وتاری جومعە بەو نیەتە وەرە کە فێر بی، نەک بڵێ وەڵا چم نوێژەکەم ئەکەم لە کۆڵێکەمەوە. ئەگەر وابی ئەوە ئەجر و پاداشتی حەجت بۆ نانووسرێت. دێی بۆ مزگەوت هەنگاوەکانت نا مەبەستت ئەوە بێ یەتەعەلەمە خەیڕا، وەڵای من ئەچم بۆ مزگەوت بۆ ئەوەی فێری خێرێ بم لە مامۆستا، ئاەتێک فێر بم لێ، فەرموودەیەکی لێ فێر بم و لەبەری کەم. یەتەعەلەمە خەیڕەن ئەو یوعەللیمە، یان کەسێک دێ بۆ مزگەوت غەیری خۆی فێرەکە، مامۆستایە، دێ قسە بۆ خەڵکەکە، پاداشتەکەی وەکو ئەو کەسە وایە تامەن حەجەتوه، وەکو کەسێک کەوا حەجەکەی بە کامەلی کرد بێت.